کارەبا کە بە یەکێک لە پێداویستیە سەرەکیەکانی هاوڵاتیان دادەنرێت و هەر ماڵێکیش کارەبای تیانەبێت جیاوازیەکی نابێت لەگەڵ ژیانی سەدەکانی ڕابردوو. هەرێمی کوردستانیش لە دوای زیاتر لە 24 ساڵ حکومڕانی نەیتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکات و هەرجارە و بە بیانووی جۆراوجۆر هۆکاری نەبوونی کارەبا باز دەکات. بەڕێوەبەری کارەبای هەولێریش دەڵێت بەهۆی هاتنی ئاوارەکان خواستی بەکارهێنانی کارەبا 30% زیادی کردووە و دەشڵێت لە ئێستادا تەنها نزیکەی 6 بۆ 7 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیانی هەولێر. هۆکارەکانیشی دەگەڕێنەوە لۆم ئەو ڕێژە زۆرەی ئاوارەکان کە هاتوونە نزیکەی بەجێرە ئەو داتانی کە لەبەردەستدان زیاتر لە 130 دانیشتوانی هەرێمی کوردستان پێک دێنن کە ئەوانش هەمویان کارەبا بەکاردەهێنن. دابەژنەکردنی نەوت بەهۆی قەیرانی نەوتی سپی مەبەستمە بەسەر هاوڵاتیاندا بەهۆی قەیرانی داراییەوە و هەروەها گەشەی ساڵانە کە خواست لەسەر کارەبا زیاد دەکات. لە کاتی ئێستادا لە باشترین حاڵەتدا ئەو جێگایانەی کە کێشە و گرفتی تەکنیکیان نییە نزیکەی 7 تاوەکو 8 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا بە تێغرا کارەبا دەدرێت بە هاوڵاتی. ئەو جێگایانەی کە کێشە و گرفتی تەکنیکیان هەیە ڕەنگە لەو ڕێژەیە زۆر کەمتر وەردەگرن. خشتەی کە لەو مۆلدەکان دانرایە ئەوەیە کە تەنها لە کاتژمێر 5 ئێوارە تاوەکو 12 شەو ئەگەر کارەبای نیشتیمانی نەبوو پێویستە مۆلدەکان کار بکەن و هەروەها لە 7 بەیانی تاوەکو 8 بەیانی بە هەمان شێوە ئەگەر کارەبای نیشتیمانی نەبوو ئەوە مۆلیدەکان کار بکەن. ئەندامێکی لێژنەی کارەبا لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت دەسەڵاتی کوردی ئەگەر نیەتی چارەسەری کارەبای هەبووایە دەیتوانی بەو داهاتەی کە پێش دروستبوونی قەیرانەکان وەری دەگرت بڕەکەی زیاتر لە 100 ملیارد دۆلار بوو بە بەکارهێنانی تەنها 5 ملیار کێشەی کارەبای چارەسەر دەکرد. دەشڵێت دەسەڵات هێندە بێباکە ئەگەر لە توانای بووایە بارانیشی لەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت ڕادەگرت. خۆ کێشەی کارەبا کێشەیەکی وای لێ هاتووە بوویتە قەیران. ئەوەش نیشانەی ئەوەیە کە حکوومەت نەپلانی هەیە و نا جددیشە کە بیاوێ ئەو کێشەیە چارەسەر بکات چونکە ئێستا بەهانەی ئەوە دەهێنتەوە کە پارە نیە یاخود ئاوارە زۆرن بەڵام لە 2023 تاکو 2013 زیاتر لە 100 میلیارد دۆلار داهاتی ئەو هەرێمەیە بوو. دەیانتوانین لە بڕی 5 میلیارد دۆلار هەموو کێشەکانی کارەبا لە سنووری هەرێمی کوردستان چارەسەر بکەن و بەزیادەوە ئەو پارە و داهاتی کە لە هەرێم هەبوو ئەگەر لە دەستێکی ئەمین و شارەزا بایە حتمما نەک هەر کێشەی کارەبا هەموو کێشەکان چارەسەر دەکرا بەڵام بە ئەنقەست ئەو کێشەیە چارەسەر ناکەن و هەروها کێشەکانی دیکەش کێشەکان هەمویان دروستکراون ئەگەر دەسەڵات بەدەستی بایە بارانیشی لە میلەت قەتع دەکرد بەڵام ئەوە لایەن خواوە باران دەبارێتن ئەگەر نە بارانەکە و کشتتوکالیشمان نەدەبوو. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی کارەبای هەولێر لە ئێستادا پارێزگای هەولێر پێویستی بە 2400 مێگاوات کارەبا هەیە بەڵام بە وتەی بەرپرسانی کارەبای ناوچەکە تەنها 800 مێگاواتیان پێدەدرێت کە ئەمەش بڕێکی زۆر کەمە و هاوڵاتیان کەوتونەتە دۆخێکی خراپی بێکارەبایی. بە وتەی بەڕێوەبەری کارەبای هەولێر 74 ملیار دیناریان لەسەر ماڵانە و 75 ملیار لەسەر دەستگا حکومیەکانە و 25 ملیاریش لەسەر شوێنە بازرگانیەکانە بەڵام ئەوەی جێگەی ڕخنەی بەردەوامی هاوڵاتیانە حکوومەت دەیان بەڵێنی بۆ چارەسەری کارەبا بە هاوڵاتیان داوە و هیچ بەڵێنێکی جێبەجێ نەکردووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.